سڵاو ئایا بە شودانی منداڵ لە خوار تەمەنی یاساییەوە لەگەڵ یاسای عێراقیدا دەگونجێت؟ ئایا لە ڕووی شەرعیەوە بە شودانی منداڵ شتێکی جائیزە یاخود لەگەڵ زەمەندا گۆڕانی بەسەر داهاتووە و ئێستا ناکرێ منداڵ لە خوار تەمەنی 18 ساڵیەوە بەشوو بکرێت؟ بینەوە. سەرەڕای هەموارکردنەوەی یاسای باری کەسی لە هەرێمی کوردستان تاکو ئێستا لە دەرەوەی یاسا و بە پاساوی شەریعەت کچان لە خوار تەمەنی یاساییە و بەشوو دەدرێن و ئەمەش لەگەڵ خۆیدا کۆمەڵێک گرفتی و کۆمەڵایەتی و دەرونی هێناوەتە ئاراوە. زانایانی ڕۆشنگەری ئیسلام لە کۆمەلگای کوردیدا هەوڵیان داوە لە ڕوانگەیەکی جیاواز لە تێگەیشتنی عەرەبی و باوی سەردەمی خۆیان ڕاوەیەکی نوێ بۆ ئەم پرسە بکەن و ئەم هەوڵەشیان وەک جۆرێک لە تێگەیشتن بووە لە بواری کۆمەڵایەتی و دەرونی کۆمەلگای کوردستان. بەڵام ئەمە نەبووەتە هۆی ئەوەی ئەم گرفتە بە تەواوی لە کۆمەلگا بنبڕ بکرێت. جیاوازی نێوان مەزهەبە سەرەکیەکانی ئیسلام بۆ ئەم پرسە چۆنە و ئایا هەمویان بە یەک شێواز سەیری بەشودانی منداڵ دەکەن؟ حکمت و مەبەستەکانی پشتەوەی ژیانی هاوبەش چییە؟ ئەی لە ڕووی کۆمەڵایەتی و واقعیەوە ڕەوشەکە چۆنە؟ ئایا ڕۆڵی دام و دەستگا پەروەردەیەکان و خێزان لەم نێوەدا چییە و بەرفراوانبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان چ کاریگەریەکی هەبووە؟ بەشودانی منداڵ یەکێکە لەو دیاردانەی کە لە کۆمەڵگە دواکەوتوەکاندا هەمیشە قسەی لەسەر دەکرێت. بۆچی منداڵ بەشوو دەدرێت؟ ئایا پرسە ئابوووریەکان و کۆمەڵایەتیەکان دەوەردەبینێ یا پرسە دینیەکان؟ بەڵام لە ئێستاشدا دیاردەیەکی ترمان هەیە، ئەویش ئەوەیە کە کچان لە تەمەنێکی زۆر منداڵیدا بەهۆی سۆشیال میدیا و میدیای کراوەوە و بەهۆی چاوکراوەییانەوە فێری ئەوە دەبن کە حەز بە خۆشەویستی و دواتر بە شوکرد بکەن. ئەمەش چەندین کێشەی کۆمەڵایەتی و دەرونی لێ دەکەوێتەوە. ئایا بەشودانی منداڵ بە تایبەتی لە خوار تەمەنی 15 ساڵ یا 18 ساڵیەوە کارەساتێک نییە بەسەر کۆمەڵگەدادێ یاخود پێداویستێکی ئەم سەردەمەیە؟ مەسەلەی بە شودانی منداڵ یا کچ لە منداڵیدا پرسێکە جارجارێک ئەوروژێنرێ لە ئێستا شەهر زۆر باس دەکرێت وەزام قانونی عێراقیش بە تەمابوون لەسەر فقهی جەعفەری تەمەنی شوکردن بگەین لە 9 ساڵ. ئەمە شتێکی ڕاستە لەم کاتەیە لەم سەردەمەیە ئافرەت لە 9 ساڵیدا بدرێ بەشوو؟ هەنی شەرع و قانون دوشتی جیاوازن لەم مەسلەیەتە ئێستا. هو لە ڕاستیدا جارێ ڕەئی شەرع لەسەر ئەو بابەتە وەنەبێ هەموو مەزهەبەکان لەسەرەوە متتەفق بن کە جائیزە. ئەمە سێ ڕەئی هەیە بەڕاستی لەو بابەتە لە فقهی ئیسلامی. ڕەیەکیان دەرێت بە هیچ شێوەیەک نابێت و ئەو عەقدە باتڵە. لەوانە ئیبن شەبڕەمە و عوسمانی بەتی کە دوو فەقیهی زۆر گەورەن لە ئیسلام. ڕەیەکە هەیە دەڕێ بۆ ئافرەت دەبێ و بۆ کوڕ نابێت. ڕەئی سێم دەرێ دەبێت بۆ هەمووی کە دەکات ڕەئی شافعی و مالیکی و حەمبەلی و جعفەریش بە ڕێگایان پێداوە. سوارەکە ئەوەیە چێ ئەو عەقدە دەکات. طبعاً بۆ خۆی بۆ هەموو عەقدێک پێویستە ئەو مرۆڤە گەیشتێتە تەمەنی گەیشتێتە 18 ساڵ ئەهلیەتی هەبێ، یعنی ئەهلیەتی شەرعی و قانونی کە عەقڵ و تەمیزە عەقڵ و بلوغە دەبێ هەیبێت. لێرە تەوان باوکەکە یاخود باپیر تەنها باوک و باپیر بۆیان هەیە ئەو عەقدە بکەن بە جۆرەی ئەو مەسەڵانەی کە ڕێگەی پێدەدەن. بۆ یەک. دووەمیان بەنسبەت قانون لە مادەیەکی لە فەقەرەی 1 لە مادەی 7 لە قانونی ئەحوال شەخسی عێراقی ژمارە 188 بۆ ساڵی 1959 تعدیلەکانی تەحریری کردووە کە پێویستە ئەهلیەت هەبێ بۆ زەواج. ئەهلیەتش دەرێت بلوغ و گەیشتن بە 18 ساڵ تحدیدی کردووە. لێرەدا جیاواز سەرچیەکە لە نێوان یاسا لەگەڵ شەریعەتە لەو لە یەکشت بەدی دەکرێت. ئەویش ئەگەر هاتوو بەڕێی ئەو کەسانەمان وەرگرت کە دەڕێن دەبێت جیاوازەکەیان لەوەدایە قانون ئەهلیەتی زەواجی بە ئەهلیەتی ئێرادە داناوە. بەڵام لای شەرع بە ئەهلیەتی وجوب لای ئەو کەسانی کە دەڕێن دەبێت. بێگومان ئەدا وجوبە بەڕێ لای قانون بە ئەهلیەتی ئەداە بەڕێ مەبەستش لە ئەدا ینی ئێرادەیە ئێرادەی تەسەڕوفە ینی دەبێ هەبێت
کە ئێرادەی تەسەڕوفیش یعنی يعني دەبێت تەمەنی بگاتە 18 ساڵ یا بالغ بێ و عاقڵ بێت. طبعا ئەوانەی کە دەڕێن نابێت هەموو تەکید لەسەرەوە دەکەنەوە کە بلوغە بێت. ئەو پرۆژەی کە تەقدیم کرا بۆ پەرلەمانی عێراق کە داوای 9 ساڵی کرد لە ڕاستی ئەوە نەبێ هەموو مەسهەبی جەعفەریش لەسەر ئەو ڕەئیە بێت. ئێستا هەر لە لای جەعفەریەکان سەدری دووەم مثلا یعقوبی ئەوانە دەڕێن 13 ساڵ ناڕێن 9 ساڵ لە فەقیهە تازەکان بەڵێ لە فەقیهە تاز معاسرەکان. بۆیە ئەو بابەتە کە دێتە باس بەڕاستی دەبێ ئەمە ئەوە بزانین کە مەسەلەی زەواج هەموو حکمێک یاخود هەموو تەشریعێک لە ئیسلام حکمەتی هەیە. هەر وەختێک حکمەتەکە نەهاتە دی تەشریعەکە نایەتە دی. حکمت لە زەواج چییە؟ مەوەدەیە، خۆشەویستیە، دروستکردنی خێزانە، دروستکردنی خێزانە حیاتێکی مشتەڕەکە وەکو لە قانونی عێراقی لە مادەی سێ کە تعریفی زەواج دەکات دەرێ بۆ دروستکردنی ژیانێکی هاوبەش لە بینی دوو کەس کە بۆ یەک دەشی. ئەو ژیانە هاوبەشە کەی دێت؟ یعنی ئەو تەشریعەکە دانراوە بەڕاستی بۆ دانراوە کە حکمەتەکەی بێتە دی. حکمەتەکەشی لە منداڵدا مستحیلە بێتە دی. باشە مامۆستا ئێمە ئێستا ئەهلی سوننەت تا ئێستا وەک ئەهلی شیعە کەسی نەیتوانێەوە فتوایە بە کە بەو شێوەیە بێ ینی کە لە 18 ساڵ ئەبێ شوو بکە وە لە 9 ساڵی با بڵین ئیباحە بۆ خۆش نەفەرزە و نەهیچ. یعنی ئەمە پێغەمبەر درودی خوای لەسەر عایشە هێناو ئەڵێن لە 9 ساڵی هێناوێت. با بڵین ئەوە ڕاستە. ئێمە تەسەڕوفێکی شەخسیە وەک کللتورێک لە سەردەمی عەرەبە. ئێستا بۆ کەس ناوێرێت لەوە لابایانی کەم بەنسبەت ئەوەی پێغەمبەریش بەڕاستی بەنسبەت عایشە و درودی خوای لە پێغەمبەر بێ و لە ڕەزای خواز لە عایشە بێت لە ڕاستیدا ئێستا لێکۆڵنەوەی زۆر نوێ هەیە تاکید لەوە دەکاتەوە کە تەمەنی عایشە لە 13 ساڵ کەمتر نەبووە کاتێک کە پێغەمبەر گواستوێتەوە. یەک لە بەڕێ دەراساتی نوێ هەیە تاکید لەوە دەکاتەوە. یەک دووەم پێغەمبەر تایبەتمەندی خۆی هەیە لە زەواج و لە هەندێک شت وەکو خەڵکی دینیە. جگە لەوەش دەبێ ئێمە بۆ هەر حکمێک تەمەشای کات و زەمان بکەین. ئێستا من نمونەیەکی بەسیط بۆ جەنابەت باس بکەم. حاج مەلا ئەسعەدی زێریزادە کە دەکا بە پیری مەلای گەورە پرسیاری لێ دەکەن لەسەر ئەو بابەتە لەسەرەوەی کە ئایا زەواجی سەغیرە دەبێیان نا. لەوێ لەبەر ئەوەی بار و دۆخی کاتەکە واو بۆ خەڵک ئەو ئیشەی کردووە باو بووە ناچار وتوێتی ئەگەر هات و وەلیەکە من متأكدم ئەو خۆی قەنعەتی بە ئیشەکە نەبووە بەڵام لەبەر ظروف و بار و دۆخەکە وتوێتی ئەگەر هات و وەلیەکە ئەهل نەبوو ئەو زەواجە جائز نییە. وەلیەکەوە ئەهل بەڵێ ئەگەر وەلیەکە ئەهل نەبوو طبعا چەند وەلی ئەهلن. لە واقعدا ئەوانەی کە ئێستا مناڕێک بە مێر بدەن لە تمەنی 9 ساڵ و 2 ساڵ دیارە ئەهل نین بۆ باوکایەتی. ئێستا لە شیعە ئیمام خۆمەینی لە کتێبی الوەسیلە ئەوە بزانم فقەهای سعودیش سەلەفیەکان هەردوو لە نەک لە 9 ساڵی لە خوار 9 ساڵیش جائزە بەلان و کە کچ بەشوو بدرێ ئەگەر بتوانێ معاملەی جنسی بکە معاملەی جنسیشی لەگەڵا بکرێ ئەگەر نەتوانرێ پێتوای ئەمە زەواجە ینی بەڕاستی من ڕێیەکم هەیە ئەگەر بتوانم لێرە بیاڕێم ئەویش ئەوەیە مەزاهب هەمووی جا طبعا مەزاهبە گەورەکان نەک ئەو ڕێی فەقیهێکی ئەو سەردەما کە لەوانەیە متەئسیر بێ بە هەندێک شتی بابەتی. هەموو مەزاهب لە ئیسلام مەدارسە بۆ تەفسیری نەس لە واقعدا. چۆن ئێستا مە لە قانون مەصادر ڕئیسیمان هەیە کە تەشریعە کە عورفە کە شریعەتی ئیسلامی بەنسبەت قانون لە عێراق و دۆلی عەرەبی هەندێک مەصادری تەفسیریشمان هەیە. مەصادرە تەفسیریەکان وەکو مەسەلەن مەبدەئی عەدالە وەکو مەسەلەن فقه وەکو قەزا. بۆیە هەرچی مەدارسی فقهی هەیە طبعا هەموو مەدارسی فقهیش لە قەرنی سێ بەدواوە پەیدا بووە. مەدارسی فقهی دەتوانین ئەو مەزاهبانە ناوێن لێبرین مەدارس لە تەفسیر النصوص قوتابخانەن بۆ ڕاوەکردنی دەقەکان کە قورئان و کە حەدیثە کە ئەساسەکە قورئان و حەدیثە. لە قورئان و لە حەدیث دلیلێکمان نییە ئەوە بە ڕێگا بدات. لەبەرچی دەتوانین زۆر دلیلمان هەیە کە ڕێگا بەوە نادات. لەبەرچی لەبەرەوەی لە هەر جەیەک لە قورئان باسی زەواج دەکات دەرێ نیسا. طبعا مناڵش خۆ پێی ناگوترێ نیسا بە منداڵ ناگوترێ ژن پێی دەگوترێ منداڵ جاریە مەسەلەن وایە مەسەلەن وەبتەروا اليتامى حتى إذا بلغوا النكاح ئەو وەختە تو دەبێ ماڕەکە بدەیتەوە ئەیتیمەکە ئەگەر هات و گەیشتە نیکاح. مامۆستا شتێکی سێرت ڕوژان بەلامەوە ئەم قسەیە گرنگ بوو.
وابتلوا اليتامى حتى إذا بلغوا النكاح نعم. فإن آنستم منهم رشدا فادفعوا إليه. بل. باش بو مال بل. كتش نابي باري بترتا أجاتني نكاح يعني. بله حتى يعني أيوه قولنا بوشو كردن كمسؤوليته ومنال كمسؤوليات منال بونا وبخيو كردن مع مسموية بس التري يعني يقلب برقة كان أو زواج ناكلد تتوانين دليل بو آية بيننا كيشك نتوانين ماري بديني جا كربيا كز نكر وابتلوا اليتامى كتو كرد قريتو شون نتو مسؤولية قوري دديته من مال بخيو كخز منال كم منال قورة كدنا كبروردي كمسؤوليته كمارة هموش تقدر قريتو نتوانين بريني ما إيش بالرأي السعودي بكين بالرأي فقيه الفقهاء بكين برين والله أو الرأي بقرينا إما آزادين لوي بقرين وسر دقة أصلي كان كقرآن كحديث بيغمبرة تطبيقي بكين لقى الواقع لقى الواقع خومان زور باشا ما أمان لقانوني عراقي ولا زور بي قانوني ولاطاني إسلامي شا بس لو أكاك كأبي أو كسا بقاته هجد صار بس وك بريزت بزانيت لزاناني سلفي وزاناني ديني تقليدي بمنالن بلين قانون لشرع لياو نخير هو أوي كالفقه الإسلامي هاتو باسي بلوغ دك على الواقع ده باسي كمان تحديدي صار نكراوة ليرة تجاوزي هي للرأي كان بون إن الله عندك فقيه بلوغ بعض صار عندك كشازدية مثلا أبو حنيفة كقانون عراقي اعتماد كلوس الرأي أو أجد صار لا أو أجد صار أبوي قانون عراقيش أهجدي دانا ولا بريو كساني كتشريع قانون كيان كلا بنزاونو زور بيان زاناي فقيه حنفي بون مراسي لبغداد يعني لدواي لما تأسيسي أو وقتها بويا أو أنا يعني أويك قلت له تأسى بس بلوغ كلاو بلوغ كش ديت سر أويك تنصار بلوغها حتى قانون عراقي يعني بالرجايدا وبقاضي كيك جيش تمني بعض صار وقاضي زاني أهلية تدا زواجي بوبكا دواي تعديل كرالا سليماني بو شازده واستبع حفده وبشازدش دكريت أي لكردستان لكردستان مراسي واقعي محاكم أوي لقر قانون دروات لهجد صار كم ترناكرد إلا كردستان هجد صار يعني بله هجد صاروا بس البرام للشازده صلاحية حاكم هي قر قناعتي أو بوك أو زواج بيت لبر باردوخ اجتايبت شازده وحفدش دكريت بإذن قاضي باشا بس ما مستعد بيتواني للرؤى أبوريا وباش ترك أفرت زوتر شوبكا يعني لشانزة صالية مثلا ماليشي فقيرة براتي بره لراسي دا مد بي تمشاي جنگا كان بكين يشك لگوندك دادنيشه جوازي هي اوي كل شر دادنيشه استا تنات حتى لمصر او قرفته زور قرفتي شي قوريه قانون مشرعي مصري نيتواني لو لابدا كالريقان نداد بزواجي قاصرات نو صالي بره الرقاي دا برام ورده محاولة شكر كنيه هيلت يعني اگر هاتو لخارجي محكمة عقد كرا تمركي لا خوار هجدبو لبازدش كم تربو تزيد لكن برام ترزيعي ناكن بويا تايبته بباردوخ وكاتو شوين ولي امر ياخذ قاضي ياخذ برين حكمت بويا حتى اگر شتيق الرقا بيدراوج بيه راي جريت اگر رقا بيدراوج بيه راي جريت اگر زاني مصلحة لو دا كراي بيه بويا منعك بره راي جريت منعك نيلي ببيت ويسبويا يعني دتواني بيت تردد برين بيت تردد برين ليرة براسي راقرتني أو جور الزواج واجبة لبروي من يستا 80 من داري يستا نو صار ودا صار ودوا صار وباصار بيدرين منار بينارين قولة لو أنا لما يجو روجك للروجان 200 صار 500 صار 1000 صار بيج أو بيانو قلت بيت كذا أو وقتها برام استايم في دارين منار بيأكي أما جين كي أما في دارين منار بوي بهيت شوية نعبي مەسەلەی بە شوودانی منداڵ لەم سەردەمەدا زیاتر سەری هەڵداوە و لە کۆنیش و لە مێژوشە هەر هەبووە پێت وایە ئێستا بۆتە دیاردە لە کۆمەڵگەی
کوردەواری خۆمانە. بەڵێ لە ئێستادا دیارە ئەو بابەتی کە باسی دەکەی ورژاندیتر لە بەرنمەکەی بابەتەکی هەستیارە و لە ئێستادا زۆر هۆکار هەیە بۆ ئەوەی وابکە کە کچان لە خوار تەمەنی 18 ساڵی هاوسەرگیری بکەن. هۆکارەکان زۆرن، بنمونە تەمەنی یعنی حەزی پێش تەمەنی دەکەوی زۆر جار ئەو کەسانەی کە پەنا بۆ هاوسەرگیری دەکەن. هۆکارەکانیش زۆر جار خێزان یان قسەی کۆمەلگا یان بەهۆی فراوانبوونی میدیای کوردی تۆڕە کۆمەڵاتیەکان کە لە ئێستادا دەتوانی گەنجەک ئەگەر بە تەنیاش بی تەنها ئەو ئامێر ئەلکترۆنیانەی پێوی لە سێرجی فەیسبووکی یاخود لە سێرجی گۆگڵی یان لە یوتیوبی بتانی ئەوەی حەزی پێ بکە خۆی بیدۆزیتەوە بەردەستی بی کەواتە ئالیاتەکانی حەزی گەنج بە تایبەتی ڕەگەزی مێ لە ئێستادا زۆرە بۆی ئەو کەسە پەنا ببە لە بۆچی لە بۆ هاوسەرگیری پێشوەخت. ئەخر مەسەلەن ئێستا 15 ساڵ و 16 ساڵ لەوانەیە ئاسایی بێ بەس 10 ساڵ و 9 ساڵ و خوار ئەوانە ئێستا لە کۆمەڵگەی کوردەواریە بە تایبەتی لادێکانە شتی وا هەیە ینی شتی وا هەتا ئێستا بە حکمیەوەی چەند ساڵەکە ئیشی ڕێکخراوەی دەکەم وەکو چالاگوان وەکو ڕۆژنامەنووس لەو سنوورەی شتیوان بە بەرچاوی نەکەوتیانی جێی نقطەبی بچم ئیشی لەسەر بکەم بەڵام لە ڕابردوو هەبووە لەوەی ئەوەی لە ڕابردوو کرابی جیاواز بووبی بەڵام ئێمە ئێستا لە سەردەمێکی جیاوازترین بە حکمی وەی ئەو کەسا هەم لە خوێندندا دەبڕێ هەم لە ڕووی دەرونیەوە پێنەگەویشتەوە لە ڕووی جەستەیشەوە پێنەگەویشتە دواتریش ئەوە دەگەڕێتەوە سەر خێزانەکان بە تایبەت داک و باب لە ئێستادا زۆر ئەساسن کە پەروەردەی منداڵەکانیانەوە لە تەمەنی 8 ساڵیەوە یعنی پێیان بگێنن تیان بگێنن هاوسەرگیری چ کاتەک شیاوە چ کاتەک پەنا بۆ هاوسەرگیری بکە ئەوە دەوری زۆر ئەساسی دەبێت. ئێستا بڵین لە کۆمەڵگەی کوردەواری وەک خۆت باسیەکەی یا کارە لەسەر کردبێ کچان خۆیان ئەیانێ شوو بکەن لە پێش 18 ساڵی مەسەن 15 14 13 یا با بڵین زەختی خێزان و باری ئابووری و ئەوانە دەورەبین لە ڕابردوو ڕەنگە زۆرم لێ بووبووی بەس لە ئێستاش ئەگەر هەبی زۆر کەمە بەڵام زۆر جاریش کاتێک کە کچەکە پەنا بۆی دەبا پەیوەندی لەگەڵ ڕەگەزی بەرامبەری دادەنێ دواتر ڕەنگە زۆر جار کێشەی کوشتنی لێ بکەویتەوە یان کێشەی کۆمەڵاتی گەورەی لێبیتەوە ناچار ئەو خێزانە بۆی ئەو کێشە فراوانتر نەبی ڕەنگە پەنا بۆەوەی بن کە هاوسەرگیری بکە دوایش کە هاوسەرگیری دەکا ئەو کچە ڕەنگە لە ڕووی جەستەیەوە ئامادە نەبی دوای ئەوەش کە تەمەنی عەقڵی کامل دەبی یعنی تەقەبولی ئەو ژیانەی نەکا کە ئەو ژیانی هاوسەرگیری باز نەکا ڕۆژ بە ڕۆژ فراوانتر دەبی هەموو پێداویستیەکانی ژیانی پێویستە دواتریش لەو سەریش هەر زەرەر دەکا ڕەنگە زۆر جارم بیستە خۆی کوشتیە یان خۆی سووتان دەیان داوای جیابوونەوەی کردە کێشەکە گەورەتریش بووە. هەنی با بڵین لە ڕووی دەرونیەوە کچێک لە تەمەنی 12 یا 13 یا ئەمانە شوو بکە ئەتوانێت بێتە دایک ئەتوانێت بێت تەحملی ئەو مەسئولیت بکە بە پێی راپۆرتە بزیشکیەکان بە هیچ شێوەی ڕێگە پێنەدراو یعنی ڕێگەی پێنەدراوە لە ڕووە یاساییەکەش وەک ئەوەی کە من ئەوەندە شارەزاییم هەبی یاسا ڕێی پێنەداوە لە هەمان کاتیشدا ئەو کەسێک کە پەنالەوەی دەبا مەسەلان زۆر جار بیستیتم لە ڕووە یاساییەکەوە لە ئێستادا باری کۆمەڵاتی زاڵ بە بەسەرلایانی یاساییەکەی چۆن ئەو کەسانەی کە لە تەمەنێکی کەم یان پەیوەندی دادەنن لەگەڵ ڕەگەزی بەرامبەر یان خێزانەکەیان زۆری لێ دەکا هاوسەرگیری بکە بە حکومی وەی کچیان زۆرە لە ماریان باری ئابووریان تەواونیان لەبەر قسەی کۆمەلگایان لە خوندەری دەینن ئەوەش ڕێیەکی هەیە یاسا زۆر بە خاڵێکی زۆر زۆر کەم ڕێی پێدا ئەو کەسە لە ڕێی یاساییەوە زەواج بکات. زۆرتر باس لە ڕووی با بڵێم دەرونیەکەم کچێک لە تەمەنی 13 12 11 کەم زیاد شوو بکە کاریگەری دەرونی نابێت لەسەری وای لێ ناکە کە دوای تووشی جۆرێک لە بێ ئومێدی لە بێت بێگومان باسم کرد لە سەرەتا لایەنە دەرونیەکەی زۆر زۆر ئەوەی دەکا لەبەروەی ئەو شتێک کە لە دەروونە وەک جەستەی دیار نییە دائیم ئەوە تونند و تیژیەکانی دەرونی ئەو شتانەی کە لە ناخی دەروونن دەرنابڕدرێن زۆر جار ئەو کەسە ڕەنگە زۆری لێ بکرێ لایەنە دەروریەکەی دوای فشاری بۆ بینە خۆی بسووتێنی یانوەچی گوتم خۆی بکوژی لە ڕووی جەستەیەوە ئافرەت بەگشتی لە کیا پێ ئەگا بۆی بە کەڵکی ئەو بێ شوو بکە خۆی لە دوای 18 ساڵی زۆربەی ئەو پێگانەی کە تەمەن وەردەگیرێت لە بارە جیاوازەکانی کۆمەلگا دەبی هەژدەی بێگومان تەواو کردبی وە بە پێی جارنامەی جیهانی مافی مرۆڤیش دەبی بەڵام بە ئەوەی خۆمەکی چەند ساڵە ئیشی ڕێکخرا تەمەنی 25 یعنی تەمەنێکی شیاوە جەستەی لە ڕووی ئەوەی کە ئیتر بزانێ جنس چییە بزانێ ژیانی
هاوسەرەتی چیە ئەم شتانە وەچی گوتم سەرەتا ئەگەر ئەوانەی ڕابردوو کە هاوسەرگیریان کردیە لە تەمەنی 10 ساڵی 9 ساڵی یان 11 12 13 ئەوانە ڕەنگە بارەکی تر بوو بن یان ژنبەژنێ بووبی یان گەورە بە بچووک بووبی یان تونند و تیژی کۆمەلگا خێزان بووبی وە پاڵی پێوە نابن ئەو جۆرە هاوسەرگیریە بکەن بەڵام لە ئێستادا دەیبینیت لە تەمەنی 9 ساڵی 10 ساڵی بەرەو سەرەوە یعنی عاشقی زۆر شت دەبی بەمانایکی چۆن لەبەروەی ئەتیزەکانی حەز بۆ گەنج زیادی کردی ینی لەبەر دەستە بە ئاسانی سۆشیال میدیا بەڵێ وەک گوتم تۆڕە کۆمەڵایەتیەکان مدیای کوردی هەندێک دراما هەیە لە ئێستادا کە هیچ فلتەری لەسەر نییە بەڕاستی ئەوانە دەبنە هۆکار بۆ ئەوەی ئەو کێشانە دروست بن ئەجە زۆر پێویستە پرسیارەکەی من بە تەحدید ئەمەیە ئەفرەت کچ لە چەند ساڵیەوە بەکەڵکی ئەوە هەیە کە شووبکە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی جەستەییەوە وەچی گوتم لە 20ەوە تا 25 مەسەن ئادەی شەهری و بڵێن سووڕی ماگانەوانەکەی ئەوە لە دوایەوە لە تەمەنی هەندێک هەیە مەسەلان بە پێوی ڕاستیە مەسەلان لە 4دەوە دەست پێ دەکات لە 15 لە 16 لەو دەوروبەرەی 18 دەست پێ دەکە ینی باش ئەو لە ڕووی جەستەییەوە ئەی لە ڕووی عەقڵیەوە بەکەڵکیەوە هەیە ماڵ مناڵ بەخێو بکە نەخێرە من لەگەروەی نیمە چەند کەیزی ئیشم لەسەر کردیا ئەسڵان پرسیاریان لێ کردیا گوتی هاوسەرگیری چیا بەمانە زانستیەکەی گوتیان ئەتۆ هاوسەرگیریت کردیا پرسیاریان لێ کردیا گوتی نازانم هاوسەرگیری چیا ئەوە زانیواری مناڵان یعنی ئەوە دەگەڕێتەوە سەرداک و بابەکەی پێویستە یاسا ینی لەو ڕێی ڕێکارەکان تونند و تۆڵ بکە و مامۆستایانی ئاینی و پەروەردە و مدیای کوردی لە ئێستادا بە هەموو شێوازەکانی لەبەروەی ئێستا و حاڵەتە زۆر بووە باشە بەڕست باس مامۆستا ئاینی و کرد بەس لە ئاینە منال لە سەربێشکەوە ئەدرێ بەشوو لە 9 ساڵەوەتر تەعاملی ژن و مێرداتی لەگەڵ کرێ مامۆستا چۆن بێگومانە شتە هەبووە لە ڕابردوو هەش بووە بەڵام ئەوە لە ئێستا هەیە وەچی گوتم ڕەنگە کەمبی بەڵام ئێستا بەدی وەچی تر ئەو شتە دەکرێت وەچی گوتم دیوەچی تریشمانێت جگە لەوەی کە پەیوەندی لەگەر کچەکەی دەبەستی لە تەمەنی بچووک عەقڵی بەکاردەینی جەستەی بەکاردەینی دواتر بەجێ دێڵی دەرەشیاونیە ئایلەکەینا دیوەچی تریشێ بەکاری دەینی چۆن بەکاری دەینی عنی پەیوەندی سێکسی لەگەڵ دەکا مەسەلان دەستدرێژی دەخات سەرێ وێنەی دەگری وێنەی بڵاو دەکاتەوە هەڕەشەی لێ دەکا ئەگەر ئەوەندە مەبلەغە پارەم نەدەی ڕسمەکەت بڵاو دەکەمەوە ئەوەش بێتە هۆی کوشتن ئەمەش لە ئەوەیە کەوای کردێسا کە دەرێن مدیا لە ئێستادا فراوان بە سانسۆر ئەوەیە کە ئێستا تاچی کورد ئەوەی کە بەکاری دەینن لە سەدا 90 یعنی پەنالۆ تۆڕە کۆمەڵاتیەکان و مدیا دەبن لانی پەروەردەیان فەرامۆش کردێ زانست و فێربوونیان فەرامۆش کردێ چێ لانی فەرامۆش کردو میدیا مدیانە ینی خێزانەکان ئەو کەسەی گەنجی ئێستا ئەو بەشەی کە باسی دەکەین کە تەمەنی شیاونیە لە هاوسەرگیری لایەنە زانستی و معریفەکەی خۆی عنی فەرامۆش کردی حەزی لە خوندنێ نەما لایەنێکی کەی پێ خۆشترێستا بەکاری دەینی بەردەوام تابعکردنی دراما بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوە جیاوازەکان مەبەستم ئەوەیە کە ئێستا گەنج زۆر جاریش خێزانەکان ئاگادار نینە لە پشتی خێزانەکانەوە مۆبایلێک کە بەدەستیوەیەتی بێگومان ئەو شتانە هەمووی هۆکارن دەبێت چارەسەری بۆ دابدرێ بەڕاستی ئێبەر لەوەی بینێری قوتابخانە تۆن دەگەڕێنمای پێدەدەی کە تو دەچی قوتابخانە ئاگاداری خۆت بە دەبی هەموو خێزانەکان ئەوها بەو ڕێچکەی منداری بنێرێ دوایش لەسەر پەروەردەی پێویستە لەسەر بەڕێوەبەر و مامۆستان کە دێنە قوتابخانەی هەر ترسی دەرسکردن و خوندنی نەبی لایەنە چکێ لایەنی پەروەردەیی کۆمەڵایەتیە دەبی ئەوەش بە تەڵەبەی بدێنن. بەشودانی منداڵ لە خوار تەمەنی یاسایی ئەمڕۆ لە هەموو جیهاندا وەک پێشێلکردنی مافی منداڵ و جارنامە جیهانەکان سیر دەکرێت کە دەرەنجامەکانی بریتیە لە کۆمەڵگایەکی ناتەندروست و پڕ لە گرفتی کۆمەڵایەتی و دەرونی.